و باشە لەم هەموو پێشێلکاریە کە بەرامبەر ئاژەڵک لە کوردستانە بۆ لەسەر مافی سەگ قسە ناکەن، بۆ لەسەر مافی ئاژەڵەکانی تر قسە برا گەورە من کردمە ئەوەش ئەسڵن لە کفری ڕاوە سوێسکم قەدەغە کرد شکاتم لە ڕاوکەرەکان کرد سوێسکەکانیان هەوڵ قایمقام هەمویانی بەردا من دیفاعم لە سەگ کردیە ئەسان ئینقراضی کرد کەر نەما ئەوەی بەکەر کرا بە سەگیش نەکراوە ئەوەی وا مامەسا فەرمی ئەلخەیلەوە بێغالە والحەمیرە لیتەرکەبوها وەزینەتون ئەو خواگیان وای وتیە بۆ سواری و بۆ جوانیە ئەو ئاەتە بۆ برا گەورە زیاتر بە کەلکیە نەک بۆ سەگ من تەقسیرم نەکرد 42 ساڵە من کەرایەتی و کوردایەتی دش بە جاشایەتی و پاشایەتی یەکەم باشە نەبوونی کرد لە کوردستان ئاوای کرد ئەو هەموو پێشێلکاری کە بەرامبەریان دەکە نەبوونی کرد وای کردی ئەوەش ڕێکخراوەکەتان تۆزە پاشگەز نەما کردیتە من لەگەڵ کرە دوو پێکانم وەک ئێوە هەر لەگەڵ ئێوە ختابەکەم و حوڵە دەم باشە بۆچی مەسەلەن ینی ئێمە تێکەڵی ئایدیای حیزبەکەی خۆتەکە یانی ئەمە جنێو نییە مەسەلەن ئەوە گەورەتانە کە ماتان خەمە شوێن کەرەکەوان نەما ئەو ڕەنجە ئەو دای سەبر قەنەعەت ئیتاعەت خزمەتی بێپاداش کامرۆڤ وەکەری لە دەستی وەکەری پێ باشە لەم ماوەیە کەرێکی برینار هەبوو لە هەر کوردستان 24 راپۆرتی لەسەر کرد کەرێکی برینار هەبوو کە قەرار بوو ببرێتە سەفارەتی ئەمریکا و فیزەی بۆ کرێ بۆ دەرەوە چیتان کرد لەسەر وەڵام من وتم یاڕبی هەموو کەرەکان بە ئەمریکا لە دەست کوردی بێزەمیر و بێوجدان ڕزگاریان کە باشە بەڵام بەدو ئاو ڕجاوتکا کوا چارەسەرەکرێت ئێوەتانەیە پێغەمبەر فەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده وإن لم يستطع فبلسانه وإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان ليدان عايد حكمته الزمان كختاي عايد منها خير الأمور أوسطها لدل الشوهيني كي وعايد ملاكان الرزم بما مصاحيا لدل النهي كانوا هيك ناكن باش سيدي أنا